بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەن پێتان شا دەبین. ڕازی تەمەنی ئەم جارەمان دەچینە یەکێک لە گوندەکانی شاری هەڵەبجە و لەوێوە قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو ژیان و بەسەراتی یەکێک لە شاعیران و هەڵکەوتەکانی ئەم شارەتان پێ ئاشنا دەکەین. ئێستا لە گوندی بیاوێڵین لە پارێزگای هەڵەبجەی شەهید لە خزمەت بەڕێز مامۆستا عوسمان ناسراو بە مامۆستا جوتیار بۆەوەی بەناو گوندەکەی مامۆسا گەشتێک بکەین. مامۆسا پێیخۆشە سەرەتای بەرنامەکەمان بە پارچەیەک لە هۆنراوەکانی خۆی دەست پێ بکەین. فەرموو مامۆسا. زۆر سوپاستانەکەم بۆ ئەو دەرفەتەیەکەوە ڕەخسانتان. هیوادارم سوودبەخش بێ، هیوادارم یادگاریەکی خۆش بێت. من کە ئەم دێمە گرفتی زۆری بەسەر هاتووە، ئەتوانم بڵێم نزیکەی دەجارێک وێران بووە و سەر لە نوێ دروست کراوەتەوە. ئاخر جاریان کە دوای ئینتیفازەکە بوو، من ماڵم لە سلێمانی بوو کە هاتمەوە سێرم کرد لە بیاوێڵە خەریکی دروستکردنەوەی خانووەکان و شۆڤڵ ئیشەکە و جۆرە خۆشیەکەم بۆ دروست بوو. سەر لە نوێ کاتێ دروست کراوەتەوە، سەر لە نوێ کاوەکو ئێستا دروست کراوەتەوە. حەزم کرد بە چەندێ هۆنراوەیەک ئەو دروستکردنەوەیە وەکو یادگارێک تۆمار بکەم کە ئێستا پێشکەشی ئەوەی بەڕێزیەکەم لە ژێر ناونیشانی دڵشادم. سوپاس بۆ خوا کە دەبینم ئاوەدانیە بیاوێڵە، نرکەی شۆڤڵ ڕێتەختەکاو، قرم و قاڵی کوڕی خێڵە، دەستی بونیات و چاکسازی کەلاوەکان ڕادەماڵێ، بولبولی مەست بە خێوی شەڕ دەڵێ بڕۆ بەجێی بێڵە، هەتا ماوین پەیمانە دەین بەخوا و گەل و نیشتمانمان، لە ڕاستە شەقام لا نەدەین کە جوانترین ڕاستە هێڵە، ئارەقەی نێوچاو دەسڕین و هەوڵی ئاوەدانی دەدەین، جوتیار بە جوتیاران دەڵێ پیرۆزە کێڵگەت بکێڵە. من ناوم عوسمان حەمە ئەمین ئەحمەد کە باوکم مەلا بووە بە عوسمانی مەلا حەمەمین مەشهورم، و دوای ئەوەشکەوە ئاشنای ئەدەب بووم. نازناوێکم بۆ خۆم هەڵبژارد کە نازناوەکە جوتیارە، لەبەر ئەوە کە بووشم بە مامۆستا، ئێستا بە مامۆستا جوتیار بە قەدەر ناوەکەی خۆم زیاتر خەڵکی ئەم ناسێ. ساڵی 1950. بەڵام نوکتەیەک لەم بەروارە هەیە حەزەکەم بۆ بەڕێستانی باسکەم. لە تەسکەرەکەم کە بۆیان دەرهێنام نووسرا بوو 1/16 1950. 1/16. ئەم بەرهەمە ئەم نووسراوە ئەم تەسکەرەیە هەروە مایەوە هەتا من چوومە قوتابخانە و خوێندنم تەواو کرد و پەیمانگام تەواو کرد لە هەولێر، و دوایی برام بۆ سەربازی و خزمەتی سەربازیم بە گێرەوکێشەیەکی دوور و درێژ تەواو کرد، و دوایی تەعین بووم و چەند ساڵە خزمەتەمە بوو، بووم بە سەرپەرشتیار. هەر یەکی 16 بوو، هەتا ڕۆژێکیان نزیکی خانەنشینی بوومەوە. تەسکەرە و شتەکەم برد، وتیان ئەم تاریخە غەڵەتە، ئەمە گۆڕوتم برا زەمانێکی زۆری بەسەرچووە غەڵەتە، کەس باسی نەکردووە. ئیستەیەوە تازە منەوە خانەنشینە بم و لەوانەیە خواحافیزیش لە دنیا بکەم، تازە پێزان و پێمەڵێن. وتیان وەڵا ئەمە بێ ڕاستکەیتەوە. هاتمەوە بۆ سیروان کە ئەم دێمە سەر بە ناحیەی سیروانە، نفوسمان لەوەیە. تەسکەرەکان بۆ چاک کردم. برایەکی بەڕێز لێوە بوو، وتی مامۆسا، وتم بەڵێ، وتی تەمەن کوورکردنەوە هەیە بۆ کوردنەکەمەوە گەنجەکەمەوە. وتم بەخوا حەزم لێ نییە. وتی بۆ؟ وتم وەڵاهی من خۆم بە باشی نازانم، چونکە من تەمەنم گەنج بێتەوە چەند ساڵ بکەم، ئەوەنە جێگە لە گەنجێک
ئەگرم نێتەوە وەزیفەیەوە تاتۆخانە بەڵام ئەبێ ئێمە جێگەکان چۆڵکەین و جیلی نوێ بێتە جێگای ئێمە ئیتر قبولم نەبوو ماڵی ئاوا بێ و حەزی کرد یارمەتیەکی مادیم بدا ئیتر بەس بەروارەکەی بۆ چاکردی تەسکەرەی ئێستەم 1/6/1950 یانیش یەکی شانزەکە نەما شانزەکە نەما بەوەسا یادگاری و چیە لەگەڵم شوێناکە ئێستا بۆیەتی وەڵی ئەمە ئەو زێدەیە کە ئینسان ئەگەر بڵێم موچرکەی پیاەت کە ئەی بینێت و بیرەکاتەوە بەلاتانەوە سیر نەبێت چکە مووقعی بیاوەڵە خودی بیاوەڵە خۆی خنجیلانە و جوانەوە کەوتووە کە سەیرەکەی لە شیعرێکا باسم کردووە کە ئەڵەی پەنجەیە ئەڵەی مستیلەی پەنجەی چیای شنەروێن ئەم ریزە دێیە لە بە بیاوەڵە دەست پێکە بیاوێڵەیە حەنە بە جەلیلەیە عبابەی لێە دەڵەمەڕە ئەمانە ئەڵێ مستیلەن و لە پەنجەکانی شاخی شنەروە ئین کرد هەر جار ئەم دەیە تەختی عرض بووە زمانی ساعیم سدیق حتا دار و دیوار و بەردەکانیشی سووتان هەمووی ڕووخا هیچی نەما لەم ئەخیرا کە بیاوەڵیان تەقاندەوە وەکو دیاتەکانی تر و نەما بەز مزگەوتەکە ما بووی و عسکەری یەڵا بووی و کردبووی بە شوێنی سجن ماوەسا یادگارێکی سەردەمی مناڵیت ئەلەن کاتێک تۆ مناڵ بووی بڵێ مەتۆلکە بووی باوکو ڕۆشتۆ لە هەڵابجە شیر بۆ بکڕڵ جاڵێ باپیر و شعرێکی پیاوتوی لەو کاتە ئەو شعرە لە بەرە ماوەسا بەخوا هەموویم لەبەر نییە بەس دێڕێکیتان بۆ ئەڵێم طبعا من کە لە دایک بووم سبحان الله دایکم وەکو هەموو ژنێکی لادێ ئەرکێکی قورسی لەسەر بوو و دایمە لە هەوڵ و تەکان و ئێمەشی تر بە حکمیەوەی تقریبا ئەگەر بڵێم 500 دۆنمێ لەم دەیە ئێمە ئەرزی بەرا و کێڵگەمان هەبووە کەمم وتووە شعرێکی دوور و درێژی بە منە هەڵدا بوو کە سکاڵا بوو لە ژیانی جوتیاری ئەو کاتە و ئەو هەژاریەی کەوا نیزامی دەرەبەگی بەسەر جوتیارانە سەپاند بووی باوکشم لەو کاتە فەقیری دامانگیری بوو بەڵام هەرچۆنێ ببێ بە هەر وەسیلەیە ببێ پارەی پیا کردووە بڕوا قوتوویە شیر بۆ من بکڕێ لەو سەردەما ئەفەرموێ 3 ڕۆژ لەسەر یەک چوومەوە بۆ شار بۆ قوتوویە شیر بۆ عوسەی هەژار ئەوەنە من محتەئین بووبووم لاوازوین بووبووم لە بێ شیریا ئەو لە قەبەی پێوتوومەوە کاتە حەزم کرد ژیانی خۆم و بڕێک لە ئەو تەمەنەی کە ڕابردووم ڕام بواردووە و بەسرم بردووە لە شیعرێکات جێگەی بکەمەوەی هیوادارم بەدڵتان بێ و لە ژێر ناونشانی بە کوردی و کورتی چکە ژیان خۆتان نەزان پەلوپۆی زۆرە ناکرێ هەموو وردەکاریەکانیەوە بێ بە ڕۆمانێکی گەورە و کەسایەتی کەسێکی زۆر هین نییە بەو شێوەیە دایڕێژی لەبەرەوە بە ناونیشانی بە کوردی و کورتی ناوم عوسمانە و نازناوم جوتیار بابم حەمە ئەمین زانایە دیندار باپیرم ئەحمەد مەردی تەوبەکار وەک عەلی بابی خواناس و بێدار نەوەی مرادی کوڕی سەی مەحموود ساداتی جوانڕۆ شەجەرەی مەشهود هێشتا بە تاپۆ موڵکی ئەوانە داخم جێیان هێشت بە زۆر ڕەوانە طبعا کارەساتێکیان لێ قەوماوە لەگەڵ پیاوێکی دەسەڵاتی ئەو کاتە ماوەسا تۆ مەکتەبی سەرەتایی هەر لە عەنەب خوێندووە مەکتەبی سەرەتایی قوتابخانەیە لە عەنەب کرایەوە وەختی خۆی خانووی پیاوە بوو ناویان پیانەوت سەی ئەمین بە ڕەحمەت بێ سەی ئەمین خانووەکەی بەخشی بە ئەوەی مەکتەبی تیا بکەنەوە یەکەم مامۆسامان بە ڕێزێ بوو ئیستەش ماوە سڵاو ڕێزم هەیە بۆی مامۆسا ئەحمەی حەمەی ڕەشێفەنی خوا سیحەتی بێڵێ و تەمەنی هەیە ماشەڵا ئەو کاتە کە من ڕۆشتم تەسکەرەکەم دایە وەریان نەگرتم
وتیان تۆ مناڵی و بڕۆ ساڵێکی تر بێرەوە من تەمەنم ساڵی 55 بوو 1955 من تەمەنم 5 ساڵ بوو وەریان نەگرتم بە پێی قانون ئەبواە 6 ساڵ وەرگیرێ ڕەوزەش نەبوو ڕەوزەشت نەبووە کاتە باسی ڕەوزە مەکە هەر منیش دەستم کرد بە گریان هەتا ئەو ڕۆژەی مەکتەبتەوە بوو من هەر ئەگریام ئەوانیان بردە ژوورەوە من مامەوە نیوە ڕۆژ هاتمەوە کاکەم لە من گەورەتر بوو 6 ساڵە چکە و کاتە تەلەبەی فتح جدید بوو قوتابخانەی نوێ بوو تەلەبەی 15 ساڵیشیان وەرەگرت لە پۆلیەکە کاکەم لێم تووڕە بووە مانەوتم بەخوا بیشم کوژی من هەر نایەمەوە ئاخرێگەی پەلی گرتم و ڕایکێشان بە زۆریە نامیوە لێتر ئەو ڕۆژە من هەر ئەگریام شەویش هەر ئەگریام باوکم بە ڕەحمەت بێ مەلا بوو حافزیش بوو بەڵام پیاوێکی دیاری و لێزان و ماشەڵڵا ئیتر مەوسوعایە بوو بۆ خۆی بە زیات و پێماوتی ڕۆڵە بەیانی ئەم لەگەڵ تا بەش بوو بە گوێگر وەرەگرت منیش مناڵ بووم نەمەزانی گوێگر چیەوە مەزانی گوێم ئەگرن لە ڕاستیا گوێتەکردن وتم بەخوا لە دڵی خۆمە هەر وەرم گرن بە پەتیش بم بەسنەوە هەر باش منەوە مەزانی بەیانی حازری بۆ گوێگرتن مامۆستا وڵا کە ڕۆشتم لەوێ طبعا جەرەسی لیا ئەوان چوونە ژوورەوە منیش فرمێز بە چاومە هاتە خوارەوە وتم باوکەوتی بەڵێ وتمەوە تەلەبەکان چوونە ژوور با بچین بۆ لای مامۆستا طبعا تەنیا مامۆسا بوو مامۆسا ئەحمەد ئەو چەند لادێ بووە باڵێ ڕێزێکی زۆری لە باوکم گرت خوا پاداشتی باتەوە طبعا وتی مامۆسا بفەرموو باوکم من چۆن بۆیەوەم گێڕاوە تقریبان گێڕایەوە بۆی و وتی جا ئیسە من چی بکەم قانون شمولی ناکە وتی بە گوێگرێ شتێوەڕیگرە مامۆسا ئەحمەد یادی بەخێر بێ قەناعەتی پیا کرد کە من زۆر حیفە نەبم بە تەلەبە بانگی کردم وتی عوسمان وتم بەڵێ وتی ڕۆڵە تۆ مەکتەب شمولی ناکە بەڵام باوکە هاتووە خۆش و کوڕێکی چالاک دیاری ئەکەین بە ڕەسمی بەڵام ئەبێ زیرەک بی وڵای تر لەخوا بەزیا بێ 6 ساڵی یەکەم بە یەکەمی قوتابخانەی عەنەبی سەرەتاییم بڕی ئەو کاتە لەو حەشەرەفە بوو لە مەکتەبەکانە ڕسمی من لە پۆلی یەکەوە تا پۆلی 6 بەڕیز ڕۆی بوو هەموو جارێکە ئەم بینی بەڕاستی یعنی وەکو تاجێ بەسەرمەوە بنێن ئاوا بوو حتمما بۆ کەسوکاری شمەروا بووە دوایی چوون بۆ قوتابخانەی سانەوی هەڵەبجە 1 و 2شم بە دووەمی و بە سێمی تەواو کرد کە چوون بۆ پۆلی سێ ئەم بێوێڵیانە سووتان ئێمە دەربەدەر بووین 5 ساڵ بە شاخەکانی نزیکی هەورامان و پشتی شنروێ و ئەو هەنیانەوە بە خۆمان و ماڵ و مناڵ و وڵاخ و دەربەدەر بووین من ئەو 5 ساڵە لە مەکتەب دواکەوتم وتیان مەکتەبی شەو بکەنەوە چۆنی بکەینەوە وتیان وەڵایی ئەوە ئیمزا کۆکەنەوە خۆتان ئیمزایەکەن و اینجا مەکتەبی شەویش پارەی ئەوێ ئەو سایکەنەوە جێیەکی بۆ بگرن و تەرتیبات وین وەڵا هەڵساین 2-3 کوڕی چالاکمانتیا بوو خەڵکی هەڵەبجە بوون وتیان ئێمە هینێ بکەین هینێ شانۆگەریە دروستکەین خەڵکی هەڵەبجە داوەتکەین کارتیان بدەینێ و داوای پارەیان لێ بکەین بۆ ئەم مەوزوع هەر ڕەنگا و کاریمان بکەن فعلەن شانۆگەریەکیان دروست کرد وڵاتی مەکتەبی شەومان کردەوە من دەرچووم دەوری دووەمیش 2 قوتابی تر دەرچوون ئەوە بەرهەمی مەکتەبی شەوی ئەو ساڵەمان بوو تۆ دوایەوەی لە مەکتەبی شەو نەمای طبعاً 3 ساڵی دوای مەکتەبی لە ناوەندی بۆ ئامادەی لە مەکتەبی ڕۆژە خوێنی ئەو 3 ساڵە چۆن خوێندنەوە بیرم کردەوە لەوەی من مێژوویەکی پرشنگدارەما بووە زووتر هەوڵم دا تازەی کەمەوە سەر لە نوێ یەکەمی و ئەوانە تەماحم تێکرد لە دڵی خۆمە بەڵام قوتابیەک هات لەوێ قوتابیەکی بە ئەدەبی زیرەک کەیسە ناوی حامید بوو تەوێڵەیی بوو ئێستا لەخوا بەزیابێ دکتۆرێکی سەرکەوتووە ئەم قوتابیە لە ماڵەوە برایەکی مامۆسای زیرەکی هەبوو سعی پێ کرد ئیتر ئەوەی کە پێویست بێ ئەو ئامادەی ئەکرد بەڵام من کە لە مەکتەب هاتمەوە یاڵا ئەبوایە بچوایان بۆ ناوباخ بچوایان بۆ دەشت مامۆسایەکی عەرەبمان هەبوو مامۆسای چاکیش بوو خەڵکی ڕەمادی بوو بەڵام بە قەل سێ پیاوە بوو ماشەڵڵا جسمێکی عەجایب ئەو قسەی کرد و قسەکە پێکەنین بوو سەر و پێکەنینێکمان کرد وەڵا وتی هەڕووی تێکەین وتی تعال عوسمان و مەحموود اطلعوا برا دەرسی کیمیا بوو من تێگەیم لە مەوزوعەکەی هەڵسام زانیم زۆر تووڕێیە بێدەنگ ڕۆیمە دەرەوە
محموود گەیە بەردەمی وتی بۆچی مامۆسا بە کوردی پێوت بە کوردی خۆ عەربی وامان نازانی بەس ئەو عەرەب بووە ئەو عەرەب بوو کوردی نازانی ئەو کوڕی گر ئەمەنەی لیا من وتم کوشتوێتی ئیتر ئەو ڕقە لێ هەڵگرتین تا سەری ساڵ نەیەڵا بچینە ژوورۆ یەک دەرسی کیمیامان نەخوێن وەساخۆ تۆشی سوکانەوت من حچم نەوت هەروتی نابێ بێنە ژوورۆ چوینە لای مدیر تکای کرد مامۆساکان تکایان کردوتی لابوودە نابێ بێن مهندس بادین خوا عەفوی کا وەفاتی کرد هاوتی عوسمان وتم بەڵێ وتی ئەم پرسیارەم دۆزیوە تۆ یێتۆ کوڕەوتم یاڵا تۆژیێتۆ با مێشکمان ئیستراحەت بکە وتی تۆ تەماشای کرد وەڵا حەلی کرد وتی تێگەیشتی وتم بەڵێ وتی وەڵای تێنەگەیشتی دیار بوو پیامە هەر ویستم لە کۆڵم بێت تۆ بەڵێ بۆکرد بەس بۆی نەجاتم بێلەی وتی ئەم جاریشە بۆتی نەکەمەوە کە جاری دووەم کردی سێرەکەم پرسیارێکی شیرین و مەعقولە وتم خۆ جاری سێم بیکەرەوە جاری سێم کردیەوە بۆم جەرەسی لێدا و چووینە ژوور سێرەکەم دووەم پرسیار ئەو پرسیارەیە ڕێک و بێک 25 لەسەر بوو بەخواوتم تا لە بیرم نەچۆتەوە ئەو 25 جواب بەمەوە بێخەمم کرد تقریبان بای 50 کیمیاش خۆی خهینە شەرح حیاتەکانم هەموو دەرەخ کرد بوو وەڵا الحەمدولیلا لە کیمیا وەزان 52 مێنە ئەو سوالە نەبووایە من لەوانە بوو مستەقبل هەموو دەرسەکانی تر دەرەجەم باش بوو بەڵام لە کیمیا ئەوە نەمێنێ وەڵای تر ویستمان جامعە تەواو بکەین من تەقدیمی کولێی شورت ئەوەڵجار تەقدیمی جامعەم کرد ناوەکەم لە هیناتەوە لە بەسرە هەرچی لە یەکم داوە لە سلێمانیە تەلەبێ نییە بڕۆ بۆ بەسرە منیش کابراایکی ئەڵە بجێ ولادەی پێم قورس بوو نەڕۆشتم دوایی لە بەغا بووین کولێی شورتا هەبوو چوم تەقدیمم کرد وتیان مانگێکی کە لە جەریدا ناوەکان دەرەچێت هاتینۆ لێرە حرس قەومیەک بوو نەفی کرابوو لە زمانی باسا بۆ ئێرە جا حرس قەومی و باسی ئین نەبوون دژی یەک بوون نەفی کرابوو لە سیروان کردویان بە مامۆستا ئەو کابرایەمان ناسی سبحان الله لە ماوەی ئەو مانگا حرس قەومی ئینقلابێکیان کرد هاتنۆ سەردەور ئەحمە حەسەن بەکرین بوو وەلحاصڵ ئەو ئێمە خزمەتی ئەو کوڕەمان کرد بوو وەکو مامۆسایەک لێرە پێوتین وتی هەر ئیشێکتان بوو بەس پێم بڵێن وەختان نەبێت دەوتمان ئەگەر ئەتوانی کولەی شورتە ئێمە تەقدیممان کردو شتێکمان بۆ بکە تی بەسەر چاو وەڵا ڕۆیەوە بۆ بەغا هاتووتی ناوەکانتان دەرەچێت سوبحانەڵڵا ناومان دەرچوو من چووم لەوێ 15 ڕۆژە دەواممان کرد اینجا ئەو هینە گۆڕا ئەو دام و دەستگای دیسان بەعس سەیتەرایان کردەوە کە سەیتەرایان کردەوە ئەمرێ دەرکرا هەرچی کەسێک لە وەزارەتی دیفاع بێ عایدی وەزارەتی دیفاع بێ عایدی وەزارەتی داخلی بێ ئەبێ هین بێت ئیمزای هەبێ گینا نابێ هین بکە بە تایبەتی کولێ عەسکەری و شۆرتە یعنی ئیمزای بەعسی بوونی هەبێ سێ حیزب هەبوو جەبهەی وەتەنیە بۆ ئەو کاتە حزبی بەعسی عەرەبی ئیشتیراکی حزبی پارتی دیموکراتی کوردستان حزبی شوعی عێراقیش جەبهەکە ئەو سێ حیزبەی تیا بوو کابراوتی دەی ئەگەر هینی بەعز ناکەن وەکو کورد بڕۆن یاهی حزبی شوعیمان بۆ بێنن یاهی پارتی دیموکراتی کوردستان وتی ئەوە کاکە ئیدریس یەم کوم ئەو وەختە بەڕەحمەت بە ئیدریس بەرزانی مابوو منیش نەوزاد وتی چی بکەین بە من وتم وەڵی من نیازم نییە ئیمزای هیچ کامیان بەرە تەیدی هیچ کامیان چکۆ من نامەوێت ئیمزا بۆ هیچ کامیان کە من ئەمەوێ مستەقیل بم و ئەگەر بەوە ببێ باشە نەبێ بەخوا من نایکەم وتی دەبەخوا منیش تاقەتم نییە و نایکەم وەڵا کابرا سێ ڕۆژی داینێ عەمیدەکە خۆشێویستین سێ ڕۆژی داینێ وتی حەزەکەم تەکبیری خۆتان بکەن دوای سێ ڕۆژەکە باین کردین وتی چیتان کردما وەڵا ئێمە هەرموو سێڕین لەسەرەوەی مستەقیل بین وتی دەی داوای لێبوردنەکەم ئەو فایلەکانتانە بیبەن و من ناتوانم ساڵی چەند بوو مامۆستا ئەوە ساڵی 1970 تەقدیمی مەعادی هەولێرمان کرد کە دەرەجەکانیان بینین وتیان ئێوە بڕۆن مسۆگەرە وەرەگیرێ بچن با داوامەکەتان دوانەکەون بچن خۆمان بە بەریدا ئەینێری وەڵا ئەوتی من لە بەغامێنمە ماڵی مامەم لێرەیە چم بەخوا منەچم لە هەولێر تەقدیمێکم ئەو لە مەعادی بەغا وەرگیرا منیش لە پەیمانگای هەولێر ئیتۆڵا چووم مەعادی هەولێر الحەمدوللا ئەوش بە پلەی دووەم تەواو
مامۆستا تۆ ساڵی چەند زانکۆ تەواو کرد؟ من ساڵی 1970 تەواوم کرد. دواتر هەموو کە زەبایە عسکەری بکردایە ساڵێ بردمیان بۆ عسکەری ئیتر دوای ئەوە تەعین کرام نە ساڵی یەکەم تەجیل کراین لە مەسەری بەڵخەی هەورامان تەعین کرام سەری ساڵ یەکسەر بانیان کردینەوە بۆ بۆ عسکەری ئیتر لەوێ مامەوە هەتا لەگەڵ دەی باڵخا منیش تەرحیل کرام چونکە بەڵخەیی لەگەڵ منە زۆر ڕێکەوتنی تەواومانە بوو زۆر ڕێزیان لێگرتم زۆر خزمەتیانە کردم هاوینان کە ئەمیویست بێمەوە بۆ بیاوێڵە بۆ دێکەی خۆمان ئەو ساڵە سوێنیان لێ خواردم وتیان ئێمە سێ کەپرمان لە سێ باخە دروست کردووە بۆ تۆ جێمانێڵی مامۆستا ئەم شوێنەی کە ئێستا ئێمەتیایە ماڵی بڵین شوێنی خانووی ماڵی مامۆستا مەلا مەحموودە کەم وابزانام ئیمام و خەتیب بووە لە گوندی عەنەب بەڵێ خانەیەکی گەورەی هەبووە لەو کاتا تۆ چی یادگارێک هەیە لەگەڵ مامۆستا؟ وەڵی مامۆستا بە ڕەحمەت بێ خۆی بۆ خۆی هەر مەدرسەیەکی عیلم و عیرفانی فکری ئیسلامی بوو ئەو کتێبانەی مامۆستا کۆی کردبوونەوە ئەتوانم بڵێم بە دەگمەن لە لای خوێنەوار و مەلای ئیسلام خوازی تر هەبوو مەکتەبەیەکی تێر و تەسەلی دەوڵەمەند پڕ لە کتێبی سەردەمی ئیسلامەتی بە لەسەر تەرزی نوێ کە زیاتر پەیوەندی بە بیرۆکەی ئیخوان الموسلیمینەوە بوو لەو سەردەما ئەو سەردەمە لە لای مامۆستا نەبێ باوەڕ ناکەم و کتێبانە دەست بکەوتایە بە تایبەتی بۆ یەکێکی وەکو منی تازە پێگەیشتون شارەزا منیش کە ڕامدایە هینی با بڵێن ئیسلام خوازی و ئەو مەیدانە جوانە هیچم بەدەستەوە نەبوو وردە وردە لە مامۆستا نزیک بوومەوە سیرەکەم ئەوەی من ئاواتمە لای مامۆستا هەیە مەوزوعەکەم عرض کرد زۆری پێخۆش بوو ئیتر بە گوێرەی مستەوا و عەقڵ و سەلیقەی من مامۆستا کتێبی ئەدامێ و ئەم خوێندەوە و ئەم بردەوە بۆی جاری وا بوو شتێک ئیشکالە شتێکم بواە پرسیارم لێ کرد ماشەڵڵا خۆی ئەو کتێبانەی هەزم کرد بۆ مامۆستا مامۆستایانی تۆ دەرسی شەرعی خوێندووە بڵێن لە ڕابردوو یا هەر ئەو کتێبانەی لێ مامۆستا مەلا مەحموود وەکو علومی شەرعی و ئەو بابەتەکانی ئەوەی کە پێ ئەبی بە مەلا من هیچم نەخوێندووە بەڵام خوێنەوارێکی زیرەک بووم ئیطلاعم زۆر چاک بوو بەسەر زمانی عەرەبیە زۆر حەزمە کرد شت بخوێنمەوە ئەمە ئیشەڵا هەر بۆ ئەم تەوزیحە ینا بۆیکی تر نییە حیاتی سەحابە هەبوو بە نامیلکە دەرچوو بوو شەوێکیان لە بیرمە 18 نامیلکەم خوێندەوە تا بانگی بانی دانیشتم بەسەریەوە جا خۆی هەموو نامیلکەیەکی ڕەنگە بڵێم بە پەلە نەیخوێنیتەوە سعاتێکیەوێ من ئەوەنە عاشقین بووم بەڵام ماشەڵا لە کتێبخانەکەی مامۆستا من وەکو چۆن ماسیەک لە ئاو بڕابێ کە گەیە ناو ئاو ئاوێکی بەحروین ئیتر ئەگا بە ئاواتی خۆی مامۆستا بە ڕەحمەت بێ خاوەنی کتێبخانە نەبوو نەک لە ئاسیمنا لە ئاستی هیچ کەسێکە کە منیش بەو گەنجیە ڕێم کەوتە لای ئەو بایەخی تایبەتی پێدام یەکەم شعری تۆ بڵێن کە دەست کرد بە نووسینی شعر لە ساڵی چەند بوو چۆن دەست پێ وەڵی یەکەم شعری من لە سەردەمی مناڵیمە لە تەمەنی 5 ابتیدائیە شعر نووسی شعرم نووسیوە بەڵێ شعرەکە دووسێ ڕەفیقەمە بوو تەلەبەی متەوەستە بوون لە داخلی بوون نامەمان بە ئەگۆڕیەوە لەگەڵ یەکا کەڕەتێ ئەو شعرێکم بۆ ناردن لە نامەیەکا وتم ئەم شعرە بزانن هی کێ کە جوابەکان بۆ نووسیمەوە 3-4 شاعیریان هەڵدا شاعیرەکان کەڵە شاعری کوردن وەکو یەکێ لەوانە تایربەگی جاف بە ڕەحمەت بێ یەکێتر لەوانە شعری هین نالی یەکێتریان وتبووی قانع لەوێ من شتێکی سەیرم حاصل کرد طبعا تۆ لە پێلی 5 سەرەتایە من لە 5 سەرەتاییە جوابەکەم دانەوتم هیچ کامتان نەتانزانی وەیکێ شعری خۆمە ئەوانیش باوەڕیان نەکرد وتیان ئەو شعرە لە توانای توانیە تۆ چیە زانی وەالحاصڵ دووسێ شعری کەم هەبوو دام نابوو وتم دەی شعری ترمەیە بێن هەڵیان سەنگێنن بزانن ئەچێ بە مێشکتانە یا
قبولی ئەکەن کە ئەمە شیعری من بێ کە شیعرەکانی تریان بینی وتیان وەڵای برا ئەمە لە مستەوای شاعرێکی هەڵکەوتووی ئەم میلەتی کووردا هەیە ئەم شیعرانە مامۆسا بەس پێشتر باسی شیعر بۆ کردم وتو ماڵی مامۆسا مەحموود کە لێرە بووە پیان وتو متابعی شیعرەکانی تۆکەین ئەوە ساڵی چەند بوو مامۆسا ئەوە لە هینا بوو لە ساڵی 68 بۆ 69 بۆ هەفتا ئاوا ئەو کاتە ڕۆژێکیان وتیان لیان پرسییم وتیان ماڵێکی پێ بڵێن کە هەموو شیعرەکانی تۆی لەبەرە منیش پێم سیر بوو وتم کامەیە و ماڵە وتیان ماڵی ئێمە شیعری تۆ هەرچیمان پێگەیوە هەمووی لەبەرمانە منیش وامزانی سوعبەتەکەن وتم ئادەی بە یەکێک لە کچە بەڕێزەکانی کە بەڕاستی وەکو کوڕی ماڵی خۆیان مامۆسا خزمەتی منیان ئەکرد لە ماڵی خۆیانە سێرەکەم زۆر لە خۆم باشتر شیعرەکانیان لەبەرە وتم هەر تۆ وتی نەوەڵا هەمومان هەروین کوڕێکێ بوو مامۆسا حەمەمین کە خۆمان پێڵێن مەلا حەمەمین ئەوە ئیتر ڕەنگە ئێستەش هەر لەبەری بێ شیعرەکان زۆر بەیان ئاوا ئیتر من بەڕاستی وەکو بڵێ هەر قەرزاری ئەوانم چونکە وام لێ هاو ئەگەر ئەدەبەکەم فەوتایە ترسم نەبوو لە ماڵی مامۆسا ڕەنگە شارەکان دەستمە کەوتۆ ئەمە ئەو باخەیە کە پێڵێن باخە گەورە لە بیاوێڵە لە بیاوێڵە بڵێ ئەم باخە مێژوویەکی دێرینی هەیە لە زمانی شێخ عومەری بیارا چەند کەسێک بنیاتیان ناوە بە ڕەحمەت بێ یەکێکیان باوای من بوو بەڵێ سۆفی ئەحمەد کە سۆفی شێخ عومەری بیارە بوو ئەم بەری باخەکەی داناوە بە باخ و قەراری شیاوە هەتا خۆی مابێ خزمەتی بکە و سەمەری بۆ فەقێکانی خانەقای بیاوێڵە بێ ئیتر خزمەتێکی باشی کردووە و بەروبوومێکی باشی هەبووە و ئیتر ئەمەش دەی بیاوێڵەیە کە ئەیبینن ئەلحەمدولای ئاوادان کراوەتەوە و ئەوەنەی تر نیگای جوانی و ئیلهامی سروشتی تیا بەردیەکەیت السلام عليكم. شلونك عثمان؟ مشغول يا اخي تشاو. شلونك؟ مشغول يا اخو مامۆستا پێشتر باسیەوە کردووت و ئەم شوێنێکە ئێستا تیاین خانەقا بوو کۆمەڵە فەقی زۆری تیا بووە پێسەبت لە ساڵی چەند بووە و چەند ساڵە و فەقیانە لێرە بەردەوام بوون ئەمەی کە ئێستا پێ ئەڵێن مزگەوتی بیاوێڵە کاتی خۆی بە خانەقای بیاوێڵە مەشهور بووە لە سەردەمی شێخ عومەری بیارا کە پێم وایە نزیکەی 80 ساڵ زیاترە ئەم خانەقایە لێرە دروستکراوە و بنیاد نەراوە ئیتر ئەگەر پێشتر مزگەوتێ یا شتێک بەناوی مزگەوتەوە بوو بێ تاریخی گرنگی ئەم شوێنە لە زمانی شێخ عومەری بیارەوە خوا دەرەجەی بەرزکا و شەڵا غەرقی ڕەحمەتی خوا بێت ئەمە لێرە دروست کراوە و ئەم دوو دارپەڵگە کە سوورە چناریشی پێڵێن بەدەستی شێخ عومەری بیارە نێژراوە کاتی وا بووە دەم و دەڕیسی تیا بووە دەرسیان وتووەتەوە 6 بۆ 7 فەقەی تیا بووە و بە بۆنەی ئەمەشەوە دیەکەش ئەو کاتە گەورە بووە زیاتر لە 80 ماڵ بووە
ئێستا بڕۆ چواردەوری ئەم دێ بگەڕێ هەمووی جێخانووی کۆنە و ئاسەواری بناغی خانوەکانی تیاماوە. مامۆستایەوە لە ساڵی هەفتاکانە چەند کەسێک دەستەی نووسەرانی ئیسلامی کورد دروستەکەن. ئەم دەستەیە کە دروست کرا ئەو کەسانە چیە بوون؟ ئامانج لە دروستکردنی ئەم دەستەیە چی بوو؟ پێم وایە ئەو دەستەیە بۆ ئەو کاتە زۆر زەڕور بوو و زۆریش گرنگ بوو، چکە هەژمونێکی تاڵی لەگەڵ دەسەڵاتێکی قورسی حزبی بەعسا کۆنتڕۆڵی هەموو شتەکانی کردبوو. موسڵمانانیش بە تایبەتی لەم دەڤەری هەرێمی کوردستان بە دەڤەری سلێمانی بە تایبەتی و هەڵەبجەش بە تایبەتی تر خاوەنی ئەتوانم بڵێم ئەزمونێکی دوور و درێژی دینداری و چڕوپڕ بوون. ئەو جۆرە حاڵەتە بەڕاستی ئەبێ منفەزێکی هەبێ کە بکردنەوەی هەروە ئاسان نییە. لەبەرەوە ئەو منفەزە موسڵمانانی ئەو کاتە ڕێزم هەیە بۆیان ڕێزی تایبەت مەلاکان و مامۆستایانی مەکتەب و کۆمەڵی ڕۆشنبیری باشە بوون ئەو کاتە. ئەوانە بیریان لەوە کردەوە کەوا دەرچەیەک بۆ نوچی قەڵەمەکانی ئەو قەڵەم بە بڕشتانە دروستکەن. لە ئاستی هەرێمی کوردستانە گوڵبژنێکیان کرد لەوانەی کەوا ئایانەوە ڕادەنە ئەو مەیانەوە. ئاخر عەدەدمان کە وردە وردە زیادی کرد گەیە 23 کەس. 23 کەس بوون مامۆستا دەستەکە. ئاخرینەکەی گەشتە 23 کەس. ئەوەڵ جار لە 7 کەسەوە دەستمان پێکرد هەر لە دەڤەری هەڵەبجە و سلێمانی. مامۆستا 7 کەسە و بیرماوە چیە بوو؟ وڵایەتە 7 کەسەکە ئەتوانم بڵێم سەرباشقەی هەمومان کە وەکو میحوەرێک وا بوو خوا دەرەجەی بەرزکا مامۆستا عومەری ڕەشاوی وەکو برایەکی گەورە ئەو بڵێن خۆی و ماڵەکەی کۆکەرەوەمان بوو لە ئەوەڵۆ. دوای ئەوە مامۆستا هادی عەلی بوو، دوای ئەوە مامۆستا حەبیب محەممەد سەعید بوو، مامۆستا فاڕۆ ڕەسوڵ یەحیا بوو، مامۆستا حەسەن پێنجوێنی بوو، مامۆستا کرێکار بوو لەم دوایە تەقریبەن ئەو لە قۆناغی ناوەڕاستە پێمان ئاشنا بوو، مامۆستا موحسین جوامێر بوو، مامۆستا عابدین ئەتوانم بڵێم وەکو چۆن سەرپەرشتیارێک سەردانی مزگەوتەکە هینە مەکتەبەکانەکە و ڕێنمایی چی پێبێ ئەیدا ئەو بوو و بەندەیش وەکو برابچووکێک لە خزمەتیان نابووین. مامۆستا کار و چالاکی دەستەکە زیاتر بڵێن پرۆژەی نووسین بوو یا کار و چالاکی سیاسی شیان نەکرد لەو سەردەما؟ وەڵاهی ئەتوانم بڵێم ئەوەی کە ئاشکرایە پرۆژەی نووسین بوو، بەڵام کار و چالاکیشمان هەبوو. بە ڕەحمەت بێت لە یادم چوو مامۆستا ئەبوبەکر عەزیزیش ئەویش کە شەهید بوو ئەویش یەکێک بوو لەوانەی تەقریبەن هەردوای دروستبوونی دەستەکە ئەویش هاتە پێشەوە و ئەو یەکێک بوو لەوانەیە حەزی لە کاری سیاسی و بەزموڕەژی زۆرە کرد. ئەو مامۆستا کرێکار بەندە ئەمانە زۆر هینمانە کرد. چالاکی مامۆستا هادی ئەمانە چالاکی سیاسیشمان هەبوو، بەڵام ئەم چالاکیە هونەری و هینەمان بە ئازاد ڕاگرت بوو لە مۆزوعەکە. مامۆستا وابزانم لەو کە هەر لەو سەردەمایە تۆ کتێبی چرۆی باوەڕ چاپەکەی ئەو کتێبە چۆن بوو؟ مەسەلەن هەمووی شیعر بوو یا چیرۆک و بەسەراتی تریتیا بوو؟ وەڵاو کتێبە هەمووی شیعرە و لە ئاستی هینا زیاتر کاریگەرە. لە ئاستی قوتابیانی کۆتایی مەرحەلەی سەرەتایی و قۆناغی سەرەتایی و
قۆناغی ناوەندیە هەرچەند شعری هینیشی تایە مانادار و پیاوی سیاسی جوان لی تێگا بۆ نمونەوەکو شعری تاریکە شەو ئەوە هەر دابەزینێکە لەسەر واقعی تاڵی حیزبی بەعس و لەسەر ئەو کەسانەی کەوا بە دوایە حاڵە تووتان و ڕۆشتن و ئیشیان بۆوە کرد بەڵام بە شێوەیەکی گشتی قوتابیانی ئەو سەردەمە ئەو قۆناغانە زۆر ئیسیفادەیان لێ کرد هیچ کۆپلەیەک لەو شارە و بیرە ئێستا بمان بخوێنین چۆن شعری من ڕۆڵی مسلمانم کە ئیستەژ وا بە سرودی قوتابخانەکانە حەزەکەی ئەگەر چەند دێڕێکی بڵێ الله پێم خۆشە. من ڕۆڵەی مسلمانم من ڕۆڵەی مسلمانم خاوەن دین و ئیمانم پەروەردگارم خوایە بێ هاوڵ و تەنهایە محەممەد پێغەمبەرمە فەرموودەی تاجی سەرمە قورئانە پێشەوامە هەست و بیر و بڕوامە ئەوانەی مسلمانن لام شیرینتر لە گیانن هەتا ئەو کاتەی ئەژیم هەر ئەڵێم بێترس و بیم مسلمانم مسلمان هەتا کۆتایی ژیان. مامۆستا نازناوی جوتیاری شاعیر لە چیوە بە تۆ وەلرا؟ نازناوی جوتیاری شاعیر ئەتوانم بڵێم یەک دوو تعریفی هەڵەگرێ بەڵام ئەوان کە زۆر سەرەکیە من کوڕە جوتیارم باوکم بەڵێ مەلا بوو و نابیناش بوو بەڵام قایم فەلاحێکی ئەو منتیقەیە بوو. مامۆستا لە ساڵی 90ەکان داوا لە تۆ کرێ شیعرێکی هاوشێوەی ئەی ڕەقیب بە ڕۆحیەتێکی ئیسلامی یا بە ڕۆحیەتێکی مسلمانانە زیاتر بڵیت تۆ ئەو شعرە وت ئەو شیعرە حەزەکەم ئەگەر بفەرموو ئیجازە پیان وتم لەسەر لەحنی ئەی ڕەقیب شعرێکی ئیسلامیمان بۆ دانێ سرودێک بێکەوە بە بۆچوونێکی مسلمانانە عەرز بکرێ ئیتر منیش ئەلحەمدوللا توانیم شعرێک دابنێم لەژێر ناونیشانی دەنگی ئیسلام هەتا ئەگەر دێڕێکیتان بۆ بڵێم بۆەوەی کەوا دەرکەوێت کە پڕ بە پڕی لەحنەکە سواز بۆ خوا توانیومەدە ئەوینە دەرکەم. دەنگی ئیسلام دەنگی ئیسلام ڕەحمەتێکی خواییە بۆ سەرفرازی لەوەی ڕێسواییە باڵاترینی دەنگە باڵاترینی دەنگە پۆڵایەکە بۆ سەردڵی نەفامی بۆمبایەکە ئەمە کۆرسەکەیەتی هەر موسڵمانە و دەبینی ئەمڕۆ لە باوەڕێتر دەکا گفتوگۆ دەزانێ کوفرە و بەبێ شەرم و شۆ بە شانازیەوە باسیەکە بۆ تۆ ئەی پیاوانی دین پێمان ناڵێن بۆ تۆزە خەمێکی ئیسلامتان نەخوارد تا کافر تۆوی کوفری تیاچێنە ئەوەی کە ڕوونە لێمان قەوماوە بڕوای زۆر بەمان وەها ڕووخاوە ئەتوانم بڵێم زۆر کەمی ماوە دای نەماڵی بێ ئەو لافاوە کە لە ڕۆژهەڵات یا ڕۆژاواوە هەندێک کافری نزمی بێبایەخ سەری بڵندی لە جێگەی پێنا مافێ لە مێژە نەماوە باسی ناویشی بێنین دوورە لە ڕاستی بۆی بڕاوە تۆ کاڵای کەساسی پاسەوانانی ڕێگای خواناسی وەکو پێویست بوو نەیان کرد پاسی بۆیە بەم جۆرە ئێمەی بەشخوراو بووین بەژێر پێوە لە زۆربەی شوێنە بەڵێ بڵند بوو ئاڵای ئیسلامی ڕووناکی دڵ بوو دلێری و فامی کەچی ئێمەی هیچ زۆر بەبێ تامی وا پشتگوێمان خست تا سەرنجامی سەر لێ شێواوی گەیە ئاکامی ئەوەی لە جێگای نازناوی ئیسلام حکمی شایەتی و جمهوری هێنا چۆن بە دڵڕەقی موسڵمان کوژ بوون لە هەرچی شوێنە نەوت و خوێن مژ بوون بێپەردە لەگەڵ قورئانە دژ بوون هەرچەند موسڵمان لە چەند لا گژ بوون هیچیان بۆ نەکرا چون بڵاو پژ بوون تا یاسای قورئان فەرموودەی سەروەر خرا قاڵبی تەلاق و سوێنە حەیفە موسڵمان ئەوەن سادەیە بۆچی ڕێبازە دڵ ئامادەیە
لای خۆی هەڵگری دوو شەهادەیە ئیبراهیم ناسە و لەو نەژادەیە کەچی نەمرودی فرستادەیە لە بێفامیە ئەم هەڵوێستانە گوڵت هەڵکەند و دڕکت لە جێنە کام چەک بەهێزە کام سوپا زۆرە بیان خاتە کار دوژمن بە نۆرە بکێشێ نەخشە لە هەرچی جۆرە باوەکو بۆ دڵ کەمێ ناسۆرە مادەم خوا نازبین کۆم و کلۆرە چونکە گونجاوە موسڵمانی ژیر لەگەڵ خواوەندی جیهان مرێنە ڕوونە مەبەستم ڕۆژی کۆششە کاتی خەبات و هەوڵ و شۆڕشە دەست لە کارا بێ نەوەک بەوشە چونکە زۆر هەیە گەرمە بۆ فشە کاتی ناسکیش بە پاشەکشە پیسترین دەوری تاوانە بینێ لەگەڵ گرۆهی دڵپڕووکێنە بۆ ئەم بەبەستەش ئەبێ وریابێ بەبێ پێشەوە و ڕابەری نابێ چاوانەکەشی ئەبێ هەر خوابێ وابزانم ئەوەی بەدڵ گونجابێ لەگەڵ ئیسلامە ئەبێ برابێ بۆیە جوتیاریش بەم چاوانەیە بە شانازیوە باوەڕی هێنا دەستخۆش بە مەساجان چەند شیعر و نووسیوە وەڵی ئەوەی کە بەمەزەنایڵێم چونکە ئەوەی کە کۆم کردووەتەوە و بڕێک پاکژم کردووە ئەویش تەواو نا 22 دەفتەرم پاکش کردووە و هەڵەوشتیم ڕاست کردووەتەوە و تقریبان ئامادەیە ئەگەر خوا فرسەت با ڕۆژێ لە ڕۆژان بۆ چاپکردن ئەوانی تریش خستومنەتە سەر دەفتەر و زۆرینشیان ڕەنگە بە شریت تۆمار کرابێ مەسەلا چرۆی باوەڕ تەوژمی باوەڕ دەنگی باوەڕ باوەڕ وەکو زنجیرەیە کە هاتووە بە ئینەکانی منە ئەو ناوەکانم هەروە لێناون من لە مؤتەمەرێکی پەروەردا ڕۆڵێکم بۆ خۆم هەڵبژارد ئەویش داکۆچیکردن بوو لەوانەی پەروەردەی ئیسلامی راپۆرتێکی تێر و تەسەلم لەو کەم و کوڕیانە خوێندەوە کە لەگەڵ دەرسی پەروەردەی ئیسلامیا ئەکرێ ئەتوانم بڵێم لە بیزلاوە ئەو برانەی کە بەشداری کۆنگرە بوون هەڵسانەوە دژی من قسەیان کرد هەتا یەکێکیان وتی شتی ئاوا کە لە شوێنی وا ئەم مەوزوعە ئەو ڕوژێنێ بۆ باشە بە پاڵ بیکەیتە دەرەوە بە ئاشکراوتی منیش پێکەنیم بەدەمیەوە دوای ئەوەی کە تەرحی خوانیان کرد و شتیان وت سەرەی مامۆستا مەجید هات هەڵسایەوە وتی شەڵا خوا ڕەحمی پێکا وەفاتی کردووە هەڵسایە وتی من لە سەداسەد تەئیدی بۆچوونی ئەو برایەکە وتی بۆچی وانەی پەروەردەی ئیسلامی دەرز نییە منهەجی نییە جا من کۆمەڵی خاڵم وت بەڕاستی زۆر زاق بوون کە زوڵم لە وانەی پەروەردەی ئیسلامیە کرا عنوانەکەی ئەوە بوو لە وانەی بێنازی وانەی پەروەردەی ئیسلامی لە پرۆسەی خوێندنی ئەمڕۆدا مامۆستا قسەکە پێ بڕمەڵێن لەو کاتە کەسێک بەتەعنە بە تۆڵە ئیسلامی ئەوە دواتر بری ئەوە داوەتێکێکی ئەوە دواتر بووە حاصل من لە ماوەی یەک مانگە بە حکمی دووش ڕێکەوتم لەگەڵ مشریف ئەوەلا یەکێکیان کۆمەڵێ مەکتەبمان هەبوو لەسەر حدودە دوورەکانی ئێران لە منتیقەی پێنجۆن و دووریشمان هەبوو لە منتیقەی قەراق کە پاڵیەدا بە نزیکی سەنگا و منتیقەی گەرمیانەوە مشریف بۆی نەئەڕۆیشت منیش یەکێک بووم لەوانەی کە بیرمە کردەوە کوردایەتی ئەوانە کردیان ئەوانە پەنای شۆڕش بوون ئەوانە وتم مامۆساییان وتی دوورە دەستەکان بوو بەڵێ لادێکان وتم مامۆساییان هەر مەکتەبێ زۆر دوورە و کەس بۆی ناڕوە داینێ بۆ من تی بۆ وتم ئەلحەمدولله من تاکە کەسم لە ناو ئیشرافە سیارم پێ لە ماوەی مانگێکان من جێپێی خۆمم کردەوە دوایی هەندێ مشریف هەبوون کە زۆر بێزار بوون لە من پێیان ناخۆش بوو یەکێکیان هەستمە کرد هەر ئەوێ لەگەڵ منە جێچەڵێ دروستکە ڕۆژێکیان دیفاعم لە مامۆسایە کرد ها لە خۆی تێڵ قورتاند و لەگەڵ منە تێگیرە من شتم برا ئەرێ من هیچم بە تۆ تووە تۆ بۆ ئەوەنە تێشپەڕی و تۆ وتم ئێوە بە ئیسلامیڵەن تونڕە و ئەرێمە تونڕەوی نییە تۆ ئینەکەی وتی بێدەنگ بە ئیسلامی
منوتم ئای بە قوربانی ئەو دەمە بم ئەمنی وەڕۆ تۆ داوەتی منی لەسەر ئەو قسە وتم نان و کەبابێکت بۆ کرد وتی کەوام کرد پێی سەر بوو تێڵی چی وتم وڵات تۆمنی وەڕۆ داوەتی کەبابی بنی لە کێ خۆت پێ خۆش وتی بۆ وتم لەبەرەوەی من ئەوە 3-4 ساڵە کاری ئیسلامیەکەم یەکی پێ نەوتم ئیسلامی خواخوام بۆ یەکێ بڵێ ئەم فەزڵە لەلایەن تۆ پێم بڕە وڵات دەستم کردم لی و ئەم لاولام ماچ کرد بووین بە ڕەفیقی گیانی بەگیانی لەو ئیشرافە دەست خۆش لە کاری ئیسلامی لە ماوەی ڕابردوو چ لە سەردەمی خوان چ دواتر کە ئەگەر تو ئیسلامی بووی چیا چ لە سەردەمانەی کە خۆشەویست و ئەزیزی هەموو ئیسلامیەکان بووی لە کوردستانە خوا جزای هەموو لای بات لە چ شتێکی خۆ پەشیمانی لە ڕابردوو وەڵڵاهی لەوە پەشیمانم ئەگەر وەختێکم بوو بێ زایعم کردبێ لە سەرەتای ئەو ئیشەوە ئەوایە زایعم نەکردایە چونکە با بەڕاشکاوی بێڵێم ئەو کاتی ئێمە ڕاماندایەمەیان بەڕاستی کارێ بوو بۆ خوا بوو لەبەرخوا بوو هیچ دنیاداری تێکەڵ نەبوو بەڕاستی بە گیرفانی خاڵیمانەوە ئەو دەوڵەمەندترین کەسی ئەم شارێ ئەوەی پێمانەکرا ئەمان کرد ئەوەی پێویست بواە دەستمانە کرد بە گیرفانمانە لەوانەیە بڵێم کۆمەڵی خەڵکی لێبوردە و بەخشندە ئەم حیزبە ئیسلامیانە ئەیان بردن بەڕێوە کاریان سازەکردن ئەو کاتە هەستمانە کرد زۆر دینداریە زۆر ئارامی بەخشە بە دڵمان زۆر پێی گەورە ئەبی مەوسا ئەگەر ینی جارێکی کە ڕێگەی تەمەن و پێ بدرێتەوە سەر لە نوێ ئەو ڕێبا زۆر ڕێسکەی گرتوتە بەم شەوازە ئێستا بەردەوامەبی لەسەری یا بە جۆرێتر مامۆسا چی ڕەخنە و تێبینێک و هەیە لەسەر دەوژمی ئیسلامی لە کوردستان بەگشتی وەڵاهی ئەو حاڵەتی کە ئەو کاتە بوو ئیستەر دروست ببێتەوە بەم پیرەم لە جوانی باشتریشی تیاکە ئەگەر دروست بێتەوە ئەو کەشوها و حاڵەتە بەڵام ئەمەی کەوا ئەیبینین تقریبەن بووە بە شێوازێک لە دینداری لە لای کەسانێک ناڵێم لە لای هەموو کەس چکە بەڕاستی کەسانی وا هەیە هیچ نەوعە تیجارەتێ نان خاڵەتێنێت لەسەر دینی خۆیان دامەزراون و الحەمدولله سەربەرزانە لە ناو جەمعی خۆیانە ئەژین و کەس ناتوانێت پەنجەی ئیشارەتیان بۆ درێژکە ئەگەر ڕەوتی دینداری پاک بێ من خۆم بە سەرباز و خزمەتکاری یەکەم قبوڵم کەن ئەیکەم بەڵام ئەگەر بەرەو دنیاداری بڕوە پێم وایە من خزمەتی ماڵ و مناڵم بکەم و دڵسۆزیم بۆ گەل و نیشتمانەکەم لە بواری غەیری حیزبی شابێ هەر بەڕەوایە زانم و ئەگەر حیزبێکیش لایەنێکی ئیسلامیش گوێ بۆ ڕێنمایەکانم بگرێ و ڕێنمایەکانیشم پێکابێتیان من هەر مەمنونم و ئیستەژ ئەگەر ئەو گەرم و گوڕیە و تێکەڵیم نەمابێ بەڕاستی من حەزم لە سەربەرزی مسلمانانە حەزم لە پاکی کاری مسلمانانە حەزم لە سەرکەوتنیشیانە لە کام چاوانەی تین و شکێنە لە کام باوەڕی بیر و ڕوژێنە لە کام سەنگەری قرچە هەڵسێنە لە کام هەڵوێستی گۆماوی خوێنە لە کام ڕێبازیدا چڵەکێنە ئێمەی بەش خورا و لە کام پەنادا مافی خوراوی خۆی بەدەستهێنا ماوەسا ئەم شوێنەی کە ئێستاین بازان باخی جەناتە یادگاری و لەگەڵ ئەم باخا چ شتێک وەڵی یادگاریم زۆرە بەڵام یەکێ لەو یادگاریانە کە لەبیر ناچێتەوە ێوارەیەکیان بوو ئاودێرانی باخمان هەبوو من ویستم بەبێت چرا بێم بۆ ناو باخەکە بە ڕەحمەت بێدایکم وتی ڕۆڵم ئەم باخە ماروشتی زۆرە و چرایە هەرە بێبەری منیش بۆیە چرام نەیەنا مەعسکەرێک لە خواری هەڵەبجەوە بوو تروسکایی ببینایە ئەیا بەرتۆپ تا بەیانی ئەم قاچەم بردە لای توربنی تورکەکە ئەمی کانم لەم بەرەودانیا ئەوەڵ خەکە ناز لێمدا
چزەیەک ئاها لێرەمەوە هەڵسا ئەوە شوێنی مارەکەیە ئەوە جێدەمی مارەکەیە ئەوە مەعەدم تەواو کردووە و عەسکەری و چلو ئەوەنە ساڵ وەزیفەم دی و 6 ساڵە هینم خانەنشینم ئەوە جێگەدەمی مارەکەیە تا ئێستا هەرماوە تا مردنی لا ناچێت تازە کورتی تەسیری مامۆستا بەڵام ئەوەی کە باسی کرشتە ناخۆشەکانی بڵێ ئەم مارە وێزگەی ژیانی تۆ ئەگۆڕێ وەکو بڵێ دەرگایەکی تر و لەسەرەکات و ئەوە چۆی گەورە شتەکانی بێحیکمت نییە ئەبێ ئاگامان لەوە بێ من کە چوومە ئەوێ ئیتر کە سوکاری سلێمانی بڕێ خزممان هەبوو یەکە و دوودوو زانیان ئاهاتن بۆ لام پێنج ڕۆژێکی پێچوو لەوێ لەوەی کە خەوت بووم ڕۆژێ ژنێک و کچێک هاتن قاوشەکە هەواڵی عوسمان ناوێکیان پرسی منیش نەمەتوانی ئەسمۆ سەر دانیشم هەر لە پاڵۆ سێرم کردن نەمەناسین جوابم نەداوتم خوازانێ خەسەخانەیەکی گەورەیە و ئەمانە کێن و بۆ لایکی هاتوون ماوەیە ڕۆین دیسان هاتنەوە وتیان ئەمە ژووری مارەنگەستەکانە کابرای مار پێدا وتی بەڵێ وتی عوسمان ناوێکتان تایە وتم ئەوەی کە خەڵکی هەڵەبجەیە وتیان بەڵێ وتم دەیەوە منم وڵای تر هاتن و دایکەکەیم لاولای ماچ کردم و کچێکی لەگەڵا بوو ئەویش مەرحەبای کردم و ماوەی لام دانیشتن بەعزێ هەروە شیرین و شتیانێ نابوو من وشتم بەخوا منیچم پێ ناخۆڕێ بیان بەو نەخۆشانە دایان بەوان و ئیتر دوسێ سەعاتی پێچ و کوڕێ بە سینیە کەبابەوە هات کەباب بەشی هەموو خەسەخانەکەی هێ نابوو وتی من کوڕی فلان کەسم سێرەکەم ئەمیش کوڕی ئەو ئافرەتەیە کە هاتبوو تۆزێکی ڕۆژی دوایەن کوڕێکی دەلاک هەڵ هەرچی سەر و ڕیشی نەخۆشەکان بوو لە خەسەخانەکە بەرینی منیشۆ هەمووی تاشی هەر هاتن لەبەر من ڕۆژێکیان چوون بۆ ماڵی خوشکێکم لە عەنەب لەوێ ڕۆژی جومعە بووتم نوێژی جومعە کەم و یەمەوە بۆ ئێرە کاتمەوە بۆ لەوێ دانیشت بووم دەنگ و باس و ئەمانە و هین کەوتینە قسەکردن خوشکەکەم وتی وەڵا ئەزانی کچەکە کە هاو بۆ میوانتان بوو کچی خاڵۆمە لاسایی دراوە بەشوو منیش کە ئەو وایوت هەل لە خۆمە خوڕپەیە لە دڵمەوە هات ماڵی باوکم کە قسەکەیان بیستەوە باوکم بە ڕەحمەت بێ چوو بوو بۆ ماڵی مەلا محەممەدی دارالإحسان کە ئەوە گەورەی تقریبان عەشرەتەکەمان بۆ کاتە و دەمڕاست و مەلایەکی زۆر قابلەتدار و هین بوو مەوزوعەکەی بە پێمانەوت خاڵۆمەلا بە خاڵۆمەلام وتبوو ئەوش تو شتیوا چۆنە بێ بە بێپرسی من چۆن کچیان بەشوو وەڵای تر دەوتیان بە کێ دەوتی بە یەکی بۆ یەکێکم داناوە ئێوە ئەیناسن و کوڕی چاکیشە بە کورتیەکەی ناوی منی هەڵدا بوو توی بۆ ئەوم داناوە هاتم بە مەلا عەبدوڵڵام وتم بڵێ بە باوکە بڵێ مەمنونیمی و عەزیەتی کێشاوە و ئەگەر ئەو بە ژیانی لادێ ڕازی بێ و هەڵبکە من پێم خۆشە چکە من ئەو خۆتەزانی لە لادێ ژیم و ئەوە وەزعمەوە وەڵای تر ئەو توی تازە من قەرارم داوە ئەبێ ڕێکەوە ئەوە گۆڕانکاریەکەی ژیانم بوو نوکتەیەکە بۆ گەڕمە پیاوێت لەوێ وایە زانی نیگای لە بەهەشتەوە بۆ هاتووە من چوومەتە بەڵخە باخێکی عەجایبی هەبوو ئەنواع و شکاڵی تر باغلەوە چاکتر لەو دەیانە بوو هەمووی ئێوارەیە بەرچینەیەک میوەی نایابی بۆ ماڵی منە هاوت بەجیا ڕەمەزان ها خێزانی منیش شتی هەویرشتێلان و شتی شاری زۆر عەجایە بێزانی ئێواران بۆی دروستە کردین ئێوارەیەکیان نینی هێنا بەرچینەیە هەنجیر هێنا دوو سێوارە لەوە بەر شیرینیم بۆ بردوون ئەنواع وەشکاڵ هاوتی مامەساوتم بەڵێ وتی خوا دوعایەکەم بڵێ یاخوا دوعای گیرابێ و ئامینم بۆ بکە وتم ئەگەر خێرە یا ڕەبی خوا قبوڵی بکە وتی ئەزانی چی وتم چی وتی خوا دوعا بکە مارێکی ژوەکو مارەکەی تۆ باوە منەوە بەشک و منیش ژنێکی ئاوام بیۆ بن ئەوەش نوکتەی مارەکە کاکە ڕاستی تەمەنی ئەم جارەمان بە گێڕانەوەی بەشێک لە ڕازەکانی تەمەنی مامۆستا جووتیاری شاعیر کۆتاییات تا بەرنەوەیەکی تر و بێ گەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ